دەستی هاوکارم شەیما بایز خۆش بێت بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە بەڵام ئێمە دەمانوێت زانیاری زیاتر وەربگرین باس لە ئەو کتێبخانانە بکەین کە لە شاری هەولێر چەند ساڵە هەندێکیان بۆ سەدان ساڵ ئەگەڕێتەوە بێگومان شارێکە مێژۆکەی بۆ 6,000 ساڵ پێش زین بگەڕێتەوە بێگومان خوێندنی تیا هەبوو خوێندنگەی تیا هەبوو کتێبی تیا هەبووە جگە لەوانە مەدرسە دینیەکانی تیا هەبوو حجرەکانی تیا هەبوو ئەمانە هەمووی لەسەر سەرچاوەی دینیەوە هەندێک کتێب هەبووە کە وەرگیراوە بۆیە مێژوێکی کۆنی هەیە بێگومان کەسانێکیش هەن کە ئەوە بە ئەرک و بە بەرپرسیارەتێک دەبینن بەرامبەر بەم شارە کە دەیانەوێت مێژووی کتێبخانەکانی ئەم شارە بخەنە بەردیدی ئەو خوێنەرانەی کە ئەم بابەتەیان بۆ گرنگەیان بەردیدی هەر کەسێکی دیریکە و بچێتە ناو مێژووەوە بۆیە ئەم بەیانە فایزە ئەحمەد بەرپرسی پۆلێنکردن لە کتێبخانەی گشتی هەولێر میوانی ئەمێ بەخێر هاتی خات فایزە سپاس دەکەین خات فایزە ئەم کتێبێک کە لە بەردەستی منە مێژووی کتابخانەکانی هەولێرە جا بۆچی من لە سەرەتا باسی هەنێشتم کرد باسی مێژووی هەولێرم کرد کە هەیە و کۆنە بۆیە دەمانوێت زیاتر سەبارەت بەوە بزان بێگومان کتێبخانەی تیاوە بەڵام مەبەستی سەرەکی لە نووسینی ئەم کتێبە و بە تایبەتی شاری هەولێر بێت چی بوو؟ بەیانی باش باشتر بەیانی باش لە بۆ بینەری 24 لە سەرەتا من خەونەکەم هەبوو کە لە بەشەکەی خۆم دەرچوو کتێبخانەمە پەیمانگای تەکنیکی ئەو خەونەی بکەم ڕاستی میژووی شارەکەم بنووسمەوە زیاتر مەبەستم نووسینەوەی مێژووی کتێبخانەکانی کوردستان بوو بە دهۆک و سلێمانی و هەولێر و کەرکووکە بەڵام لە بەرچەند هەلومەرجێک نەمتانی ئەمن ئەو مەبەستە و ئامانجەم پێکم بۆیە مەبەستەکەم یەخستە زیاتر سەر مێژووی کتێبخانەکانی شاری هەولێر لە سەرەتادا باسی مێژووی شاری هەولێرم کردووە کە شاری هەولێر زانایان بۆ چونیان وایە 6,000 ساڵ پێشی نووسینیش هەبوو ینی شارێک کە 6,000 ساڵ تەمەنی بێتن و دروستکرابێ بێگومان کتێبخانەشی تێدا هەبووە لە بۆ زانینی مێژووی کتێبخانەکان ناو شاری هەولێر کەمێک باسی شاری هەولێرم کردێ لە کتێبەکەم و دواتر باسی مێژووی کتێبخانەکانم کردو کە پێشی حکومی کتێبخانەی حکومی کتێبخانەی مەدارسی دینیمان هەبووە یەک لەوانە کتێبخانەی ئبن ئادەم کە مێژوەکە دەگەڕێت لە 258 ساڵ لەمە و پێش کتێبخانەی تێدا وە کە چەندین دەستنووسی گرانبەهای تێدا هەبووە هەروەها کتێبخانەی مەلا عەبدوڵڵا و مەلا سلێمانی بە حەرکەیی کە لەو کتێبخانە نزیکەی 200 دەستنووسیان هەیە مێژوەکە دەگەڕێت لە بۆ 500 ساڵ هەروها کتێبخانەی ماوەران حەیدەریەکان ئەویش مێژوەکی زۆری هەیە و چەندین دەستنووسی گرانبەهایان تێدا هەیە هەروها باسی کتێبخانەی شێخ مستەفای نەقشبەندی و کتێبخانەی عەتاوڵاغە و کتێبخانە کەسایەتیەکانیشم کردێ لە شاری هەولێر لەوانە کتێبخانەی ممتاز حەیدەری و جەمال خەزنەدار و هەروەها کتێبخانەی کەمال غەمبار و دوایێ ئافرەتانیش بێبەش نەبوونا ئافرەتیشمان هەبوو کتێبخانەی هەبووە باشە جگە لەوەی کە ئێستا ئەم کتێبخانانە هەن حکومین بەڵام هەولێر پێشتر کتێبخانەی ئەهلی هەبووە تەنانەت بە کتێبخانە ئەهلیەکانیشەوە لەم کتێبە باس کراوە و باسی کتێبخانەی گشتیشم بۆ بکات چەند جارێک جێگەکەی خۆی گۆڕی و ئەمانە ئەچێتە ناو مێژووی ئەم کتێبەوەوانە بەڵێ پێشی دامەزاندنی کتێبخانەی حکومی کتێبخانەی ئەهلیمان هەبووە مێژوەکە دەگەڕێتەوە لە بۆ نزیکەی 100 ساڵ پێشی حکومیەکان کە دەکاتە ساڵی سیەکان لەوانە کتێبخانەی سەربەستی کتێبخانەی عسکەری کتێبخانەی تەئمیم عەلی کتێبخانەی ئەربیل ئەو کتێبخانانە گۆڤار و نامیلکە و کتێبیان لە بەغدا و دەوروبەری وڵاتەکان دەهینیانی لە بۆ ئەو خوێنەرانی کەواتە گەروابێ لە ناو مێژۆکە باس لەوە کراوە کە هەموو ئەو کتێبانی کە هاتوون دیارە زمانی تری تیا بۆ فارسی ئەو کات عەرەبی هەبووە تورکی کاتی عوسمانیەکان تورکی هەبوو باسی هەموو زمانەکانشەکە زیاتر بە چ زمانێک هەبوونە ئەو کتێبانە حەسەب ئەو کەسانی کە داوایان کردیە ئەتوو بری ئێمە لە کۆمەلگەی کوردینە زیاتر داوای کوردیان کردێ بەس لەو سەردەمی کوردینە بۆ زیاتر عەرەبیان داوا کردیە کەسانی چە بۆ لەوانە زمانەکانی دیکە داوا بکە لەوانە لەو جەریدە و مجەلە قەدیمانە کەواکب و سەمیر و تەبخ و جەریدەی سەورە و جەریدەی عێراق و ئەوانە داوایان کردی ئەوان جویان دابین کردینە هەروها کتێبخانەی شانە دەرمان هەیە هەروها کتێبخانە چیتکەمان هەیە ئێستا لە هەولێر بە سیستەمەکی جیهانی کار دەکات دەتوانێت کتێب داوا بکەیت
و لە گەیاندنیشی هەیە لە بۆ دەینیتن ئەگەر لە کتێبخانەکەش نەبیتن ئۆنلاین لۆ داوا دەکات ئەوانش هاتۆتەنەوە هاتەنە ئەوەش مێژووە لێرە بۆی کە بزان قۆناغ بە خۆناغ بە پێشکەوتن چوە ئەوە ئەهلیەکانمان تەواو کرد دینە سەر کتێبخانەی حکومی یەکەم کتێبخانەی حکومی لە هەولێردا مەزرابی کتێبخانە گشتی هەولێرە لە ساڵی 1943 لە بەرامبەر پارێزگا بۆ شوێنەکەی دەنیش قشڵە سەر بە ئیدارەی مەحەلی بووە لە 1943 حتا 2022 6 قۆناغی گواستنەوەی هەبووە 6,000 شوێنەکانیان گواستەوە بۆ لای ئەنجومەنی وەزیرانی ئێستا لە بۆ لای لەسەر شێستی بەرامبەر کارگەی مافور لە بۆ سەر شەقامی سیمەتری هۆکاری گواستنەوەکانیش مزگەوتی کوێتی دوایتر لە بۆ بەرامبەر وەزارەتی تەندروستی و دوا قۆناغیش لە 2008 شوێنەکەی گۆزراتەوە لە ناو پارکی سامی عەبدوڕەحمان و حتا ئێستا 2022 کتێبخانەی گشتی لە ناو پارکی سامی عەبدوڕەحمانە و باسم لە پێکاتەکانی کتێبخانەی گشتی کردو چەند بەشی هەیە چەند هۆڵی هەیە هەروەها کتێبخانەی گشتی 24 کتێبخانەی دەوروبەرمان هەیە کە سەر بە کتێبخانەی گشتی هەولێرن و لە 1940 حتا ساڵی 2022 هەشت بەڕێوبەری هەبووە یەکەم بەڕێوبەری کتێبخانەی گشتی بە ناوی سەلی موختار بووە و هەشتمین بەڕێوبەریش کە ئێستا ناسفەلەکە دین کاکەیە بەڕێوبەری کتێبخانەی گشتیە لەوانە سیان لە ژیان ماون پێنجشیان کۆچی دواییان ژیانی ئەوانیشی تێدایە باسمان کردووە لە چەند مدیر بوونە حتا چەندی باش خەت فایزە دوێنێ میوانێکم هەبوو سەبارەت بە دیدارێک لە سلێمانی کە دیداری ئەو نووسینانە بوو یاخود ئەو توێژی ناوانە بوو کە دیدارێکی ئەدەبی بوو بۆ منداڵان دەمەوێت بزانم لە مێژووی کتێبخانەکانی شاری هەولێر هیچ بابەتێک هەبووە پەیوەست بە ئەدەبیاتی منداڵان حتمما هەبووە خەڵکەکی شارەزە هەبووە داوای کردیە داوای ئەو کتێبانەی کردیە بە زیاتر کتێبەکە من باس لە مێژووی کتێبخانەکان دەکات بەسمێ پۆلێنت کردووە ئەو کتێبانی کە داوا کراون لە بواری مێژووی بوون ئەو کتێبخانانی کە هەبوون لە بواری مێژووی کتێبەکانیان زیاتر بووە ئاینی بووە لە بواری ئەدەبیاتی منداڵ بووە بەڵێ زیاتر ئەگەر بچینەوە سەر کتێبخانە ئاینەکان کتابیان زۆر لە فەلەک ناس و ئەدەب و بەلاغە و نەحو و سەرف و فقه و دەستنووسیان لە بابەتانە نووسی ئەگەر بینە سەر ئەهلیەکان ئەو وەختی کتابی عەرەبی هەبووە زمانی کوردی زۆر لەبەر زروفەکەی کورد ئەوها نەبووە پەرەوەچی ئێستانە بۆ کتابی کوردی زۆر بێ یان کتێبەکمان هەر بتوان تەرجمەی بکەین وەرجێرە بکەین فایزە لاپەڕەکانی ئەم کتێبە ئەگەر نیشانی بدەم بە شێوەی ئارتە ئەوە جگەلەوە وێنەکانیشی ڕەنگیانی ڕنگدارە و ملەوەنە مەبەستێکت هەبووە لەوەی کە زیاتر بمێنەوە مێژوویەکە زیاتر دەمێنە یاخود وێنەی کۆنی تیا بۆ چۆن بەڵێ لە سەرەتا باسی ئەم مێژووەی کۆنم کردیە هەندێک وێنم بەدەستکەتێ زۆر کەونن ئەگەر لەسەر وەرەقەی ئەی فۆربی یان وەرەقەکە زەردبی ئەو ڕەونەقە جوانەی نەبوو خوێنەریش ئەو زەوقەی نەبوو بخینتەوە لێ ئارتم هەر بژارد حتا ڕسمەکان ڕەونەقەکی جوان بداتن ینی شەوقت هەبی بخینەوە باسی مێژووی شارەکەم دەکەم حەز دەکەم زۆر بە جوانی باس بکەم زۆر بە جوانی بینەخشێنم خەڵکێک کە دەخینتەوە باسی هەولێری دەکەم بزانی لە هەولێر لە زۆر لە قەدیم کتێبخانەی تێدا هەبووە تەنها بەس پیاوەکان کتێبخانەیان نەبووە ئافرەتش کتێبخانەی هەبووە باسی نەجیبە خانم کردووە کە کتێبخانەی هەبووە کچی مەلای گەورە زەینەب خان کتێبخانەی هەبووە خوشتی دڵداری شاعیر ئەوانە هەر لە زوو لە ساڵی 1906 زەینەب خان چوویتە قوتابخانە لە سەردەمانێک کە یعنی ئەی بۆ کت بخینیان خوێندەوار بیتن ئەوانە خوێندنیان کردیە و کتێبخانەیان هەبووە و چەندین چیرۆکی کورتیان نووسیتەوە و بیرەوەریەکانی خۆیان نووسیتەوە هەروەها دکتۆرە کوردستان و کریانی باسی ڕۆلی ئافرەت دەکە زۆر بە جوانی کە ئەوان لە ساڵی 20 یەکەم قوتابخانە لە هەولێر دامەزرا لە قەڵای هەولێر تایبەت بە کچان بۆ کچ ئەو وەختی توانیتی بچی بخینی و بەس هەتا شەشی سەرەتایی بووە دەبە خوێندنیان لە بەغدا تەواو بکەن باسی خات و کوردستان و کریانی کرد ئەو کەسانی کە کتێبخانیان هەبووە خانمەکان بۆ نمونەوەکو خات و کوردستان کە باوکی گیوی مکریانیە باوکی کەسێکی شارەزا بۆ یان کەسانێک بوونە کەسێکی بەبێ کە بڵین لە باو باپیرانەوە ئەو ئەدەبیات و فەرهەنگیان بۆ مابێتەوە ئەو خانمانە لەو جۆرە بوونە بەڵێ ئەو خانمە هەم خوێندەوار بووە هەم خانەوادەکەشی چکە خوێندەوار بوونە هانیاندایە
هانی کچەکانیاندا بردیتیان لە بەغدا خوێندنیان تەواو کردیە. لەو کتێبە باسی چاپخانەش دەکەم چکە چۆن مرۆڤ پێویستی بە هەناسەدانە کتێبیش پێویستی بە چاپخانەیە. ئەگەر چاپخانە نەبی کتێب نایەتە بەرهەم. چاپخانەکانیش دەورێکی زۆر باڵیان هەبووە لە چاپکردنی کتێب. لەوانە باسی چەندین چاپخانەم کردێ بەس بە کورتی باش زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە چەندێکی خایاند نزیکەی 2 ساڵ دەستەکانت خۆش بێت بەرهەمی 2 ساڵت هێناوە بۆ پرۆگرامی بەیانی 24 و هەمیشە ئێمە باسی ئەومان کردو هەر کەسێک هەنگاوێک بۆ پێشەوە بردننی کورد و کوردستان و ئەو مێژوەی کە ئێمە هەمانە بە ناساندنی بنەوەکانمان ئەوە دەرگای پرۆگرامی بەیانی 24 بۆی واڵایە وەسپاسی جەنابی شتەکەین کە ئەم بەیانی لەگەڵ ئێمە بووی خات و فایزە ئەحمەد بەرپرسی پۆلێنکردن لە کتێبخانەی گشتی هەولێر و کە ئەم کتێبەتان نووسی و نووسەری ئەم کتێبن. زۆر سپاس. یەک دقە هەیە مەجاڵت تێدا ئەگەر هاوکارانم مەجاڵم بەڵێ سوپاسی بەرز پارێزگاری هەولێر دەکەم ئومێد خۆشنا ئەو کتێبە لەسەر ئەرچی پارێزگا هاتە چاپکردن و سوپاسی دکتۆرە ڤاڵە فەرید دەکەم وەزیری هەرێم لە بۆ کاروباری پەرلەمان و سوپاس خانەوادەکەم دەکەم سوپاسی هەموو لایەکی دەکەم و ئەو کتێبە شوێ کوونقلانەیەکی نایتم دانەیەکیان پێشکەش بی بە تۆ سێدانش پێشکەش بی بە کەناڵەکەتە. زۆر سپاس خات و فایزە ئەحمەد نووسەری کتێبی مێژووی کتێبخانەکانی هەولێر ئەم بەیانێ لەگەڵ ماموو دەستەکان. زۆر سپاس لۆ ئێوەش.